الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. لا درس كان من جيشتنا حديثي ششم لشرح 40 نووي رضا ورحمة إخوائي لسربيه. حديثك عن أبي عبد الله النعمان بن بشير رضي الله عنهما قال. طبعا عبد الله عن أبي عبد الله النعمان بن بشير، نعمان كري بشير رضا ورحمة إخوائي لسربيه صغار أصحابه كبيغمبر إخوة عليه الصلاة والسلام وفات دكا 8 ساڵ دەبێتن. زاوی یەک شتی خۆشی تێدایەوەی کە بەڕاستی ئەوانە کاتێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ستایشی ئەصحابی پێغەمبەر دەکا عليه الصلاة والسلام و پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە باشترین قەڕنی داناون، ئەوجا هاوڵانی دوایوان کە تابعین دێن ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێتن، ئەوانە زۆر حەریص بوون لەسەر عیلم، یعنی زۆر حەریص بوون کە فێر بن و زۆریان یعنی مەجلیسی پێغەمبەریان لە دەستەخۆ نەداوە عليه الصلاة والسلام. لەبەرەوە تەماشا دەکەی بەو گچکەیەی گوێی لە فەرمودەیەکی پێغەمبەری خوا بۆ عليه الصلاة والسلام، یعنی کە پێغەمبەر وفاتی کردووە تەمەنی 8 ساڵ بۆ جا دەبێ لە تەمەنی چەندی گوێی لێبوو بێتن، ئایا تەمەنی 6 ساڵیە 5 ساڵیە 7 ساڵیە. بەهەرحاڵ ئەوەش دەلالت لەسەر حرسی وان دەکاتن ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ کە ئەو دینەیان بە ئێمە ڕاگەیاندەوە هەرچی کە گوێیان لە پێغەمبەری خوا بۆ عليه الصلاة والسلام بۆ ئێمەیان گێڕاوەتەوە. دەفەرمێ سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول، يعني بۆ خۆی لە مەجلیسەکەی دانیشتووە، بۆ خۆی لە مەجلیسەکەی دانیشتووە کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام قسەی بۆ هاوڵان کردوون. ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە مەجلیسی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە هەم پێغەمبەر بووە هەم ڕئیسی دەوڵەت بووە، تایبەت نەبوو بەس بە خەڵکی ناودار و خەڵکی وەکو بڵێ ئەهلی مەشوەڕەت و ئەصحابی بەدر و یان مهاجیر و یان ئەنسار، منداڵیشی لێبوون، منداڵیش چوون لە مەجلیسێ دانیشتوون و گوێیان لە پێغەمبەری خوا گرتووە عليه الصلاة والسلام وەکو گەورەکان. دەفەرمێ إن الحلال بين وإن الحرام بين وبينهما أمور مشتبهات لا يعلمهن كثير من الناس فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه ومن وقع في الشبهات وقع في الحرام كالراعي يرعى حول الحمى يوشك أن يقع فيه ألا وإن لكل ملك حما ألا وإن حمى الله محارمه ألا وإن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. رواه البخاري ومسلم. طبعا حديثيك لو حديث قوراني علماء رحمة إخوان لسربي دفرمين شوار فرمودي بيغمبري إخوة عليه الصلاة والسلام همو أموري ديني كو كردو تويتشيك لو حديثانا وحديثيا. طبعا فرمودي مناتو عنين ئەوە بەرنامەیەکییان بە دەرسێکی لە خزمەتتان دابین ئەیکەینە 3 دەرس بۆی کە حەقی خۆی پێ بدەین. لێرانە برا بەڕێزەکانی خۆم ئەگەر تەماشەی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا بکەین عليه الصلاة والسلام، قەزیەکانی یان ئەحکامی شەرعی دابەش کردوون بۆ 3 شت: بۆ حەڵال، بۆ حەرام، بۆ مشتەبیهات، ئەوەی کە شوبهە هەیە. ئەو 3 بابەتانە هەر سێکی لێک گرنگترن، چکە زۆر جار کێشەی خەڵکی لەسەر ئەسڵی حەڵاڵەکەش کێشەیانە هەیە.
ئیواهەیە ئیفرات و تەفریتی کردووە حەڵاڵەکەشی لە خۆ حەرام کردووە و ئیواشەیە ئەوەندە تەساهولی کردووە گوێ بە حەرامەکانیش ناداتن حەرامەکانیش وەکو حەڵاڵ تەماشە دەکات لەو نێوەندەشدا مەسەلەی ئەو قەزیانەی کە شوبهەیان لەسرە ساغ نەکراونەوە بەسەر حەڵاڵ و بەسەر حەرامدا ئەوانە هەرگوێ پێ نادەن خەڵکێکی وەکو گوتم لەبەر شوبهەکەی جاری وایە بەلای حەڵاڵەکەشدایە کابرا هەر لە خۆی حەرام کردووە کە هەمووی ئیفرات و تەفریتە ئەگە هاتینە سەر مەسەلەی شوبهە دوو فەرمودەی پێغەمبەرتان بۆ دێنمەوە عەلەیهی سەڵام لە دوو قەزیەی جیاواز کە یەکی بەلای حەڵاڵدا شکاندۆتەوە یەکیشی بەلای حەرامدا شکاندۆتەوە چونکە مەسەلەی شوبهە هەردوو حاڵەتی بۆ هەیە چێ حەڵاڵ بێ چێ حەرام بێ بین ئەو ڕۆکە تایبەت دەکەین بە مەسەلەی حەڵاڵ حەڵاڵ برا بەڕێزەکانی خۆم دیارە ڕوون و ئاشکرایە وەکو لە دەرسی ڕابردوو گوتمان ئەسڵ لە خواردن و خواردنەوە و پۆشاک و ئەوانە چییە؟ کراوەیە یعنی ڕێپێدرانە ئللا بە بەڵگە و دەلیلێک نەبێتن کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە حەرامی کردبێتن نمونەی حەڵاڵەکان وەکو میوەجات دانەوێڵە جلوبەرگ ئەو جلوبەرگانەی کە هەندێک جلوبەرگ هەن بۆ ئینسانی موسڵمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی لێ کردووە کە جلوبەرجی تایبەتی بڵێ بە تایبەتی پیاوانی ئاینانی پێشین کە نەسخ کراونەوە ئاینەکانیان یعنی جلوبەرگێکی تایبەتن دەبەری دەکەن ئەو جۆرە جلوبەرگانە نەبێ هەر جلوبەرگێکی دیکە کە خوای گەورە حەڵاڵی کردو بۆ ئینسانی ئیماندار و بە تایبەتیش ئینسان بە تایبەتی کە مولتەزیمە دەبێ بزانێتن کە جلوبەرجی شەرعی چۆنە هەم بۆ پیا و هەم بۆ ژن و بە تایبەتیش بۆ ژن چکە ژن زیاتر وەکو بڵێ مەطلوبە و زیاتر خەڵک مەسەلەن ئەوەیە کە بە دوایدا دەگەڕێتن جلوبەرجی ئافرەت تەرکیزی زیاتر لەسەر کراوەوە کە چۆن بێت و چۆن نەبێت قەزیەی دوو خاڵی زۆر گرنگ هەن لە مەسەلەی حەڵاڵەکان دەبێ ڕەچاویان کەین یەکەمیان تەبذیر و دووەمیان ئیسراف یعنی لە حەڵاڵەکانیشدا ئینسانی ئیماندار ئینسانی موسڵمان وەچی گوتی بەڕەهایی دەستکراوە نییە هەندێک قاعدەی بۆ دانراون بۆی کە ئینسانی موسڵمان تێیدا گونەهبار نەبێتن نەکەر لە بۆ گرتنەوە لە بۆ سەرفکردنیش ئەو دوو قاعدە زێڕینە زۆر گرنگە ئینسان ئاگای لێ بێتن یەکەمیان خوای پەروەردگار لە سوورەتی ئیسرا ئاەتی 26 دەفەرمێ وآت ذا القربى حقه والمسكين وابن السبيل ولا تبذر تبذيرا لێرانە ئەگە دیقەت لە ئاەتەکەی بکەین باسی چ دەکا باسی ماڵبەخشین دەکا ماڵبەخشین شتێکی چاکە یانە نا شتێکی چاک و دەیان ئاەت و فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمری پێ کردووە بەڵام دەفەرمێ ولا تبذر تبذيرا یعنی با ماڵبەخشینەکەشت بۆ نمونە وات لێ نەکاتن کە زێدەڕۆیی تێدا بکەی حەقی ماڵ و منداڵ و حەقی نەفسی خۆت نێڵیەوە غەدر لەوام بکەی لە پێناو ئەو ماڵبەخشین و فەقیر و هەژارانەی کە ئەتو هاوکاریان دەکەی چکە جاری وایە لەوانەیە حاڵەتێکی وەکو بڵێ ئیمانی بەسەر ئینسانی دادێتن کابرا دەبینی فەقیرێکی دەبێنی زۆر محتاجە بۆ خۆی لەوانەیە 400,000 دیناری معاش بێتن یان 500,000 معاش بێتن هەمووی بچیتە دەستی فەقیرەکەی بکات لەبەرەوە ئەو شەریعەتە هاتووە مراعاتی هەموو حاڵەتەکانی ئینسانی کردوون یعنی کابرا کە حاڵەتە ئیمانیەکەی ئەوە بۆ جارێت تەماشا دەکە دەڵێ چم کرد خۆزیە هەندەم نەدابایە هەندێکم هێشبا بۆ ماڵ و منداڵی خۆم ئەو جا کابرا دەبێ بچێ قەرز کات لەبەرەوە خوای پەروەردگار دەفەرمێ
ولا تبذر تبذيرا. أو جا أوي دومي كقاعدة كدبي مراعاتي كإن معاملة كردن من لقال حلال كان ده خوي يقول فرمي سورة الأعراف آياتي سيويك يا بني آدم خذوا زينتكم عند كل مسجد وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. يعني لير أنا خوي پروردگار ده فرمي بخون وبرام إسراف مكان. إسراف سيا زيد الروية لا أو خواردني كدي خوي أو آوي كدي خوي وا تا آوا شربتا هر شتيش ديك كناوي لدني. لير أنا زانان ده فرمون فرق لما بين إسراف وتبذير سيا. إسراف وتبذير ده فرمي إسراف زيد الروي كردن لا إنفاق ولا مال صرف كردن. زيد الروي كردن لا إنفاق يعني أويك أتو مثلا بونمونا خلطي كيك أتو نفقيان دتشيش خێزانتە منداڵەکانتن بۆ خۆتی زێدەڕۆی تێدا بکەی لە حەدی خۆ بچێ دەرێ یان سەرفکردنەکەش بۆ غەیری خۆتە. ئەوجا تەبذیر دەفەرمێ سەرفکردنی ماڵە بێ مراعاتکردنی ئەو کەسانەی کە مستحقن ئەتوو ماڵەکەیان پێ بدەی. ئەوە تەبذیرە بۆی کە لە تەبذیرەکەیدا زیاتر کابرا وەکو بڵێ مراعاتی قەواعیدی شەرعی ناکاتن و خۆی تووشی زێدەڕۆیەک دەکاتن کە لەوانەیە خەڵک گلەی لێ بکا بڵێ نەدەکرا ئەو پارەی لێوێن دەرێ سەرف بکەی یان نەدەکرا ئەو پارەی هەندە لێرانە سەرف بکەی دەتوانی بە شتێکی کەمتر یعنی ئەو وەزعی لە کۆڵە خۆت بکەیتەوە. قسەیەکی زۆر جوانیان کردو قسەکە زۆر خۆشە دەفەرمێ الفرق بين التبذير والإسراف فرق لنيوان تبذير وإسراف سيا دفرمي أن التبذير الإنفاق فيما لا ينبغي. التبذير الإنفاق فيما لا ينبغي صرف كردني تبذير صرف كردني مالا لشتيك بيويس ناك عليه صرف كي والإسراف الصرف زيادة على ما ينبغي. إسرافي شوية كمالي خوت لشتيك صرف كي بزيادة وتلي صرف كردو بيويستي ببينز هزاري أتو 200,000 تلي صرف كردو. أو دو قاعدة لمعاملة كردن لقال حلال كان ضروري أقامان لبيتن لما بين إسراف ولما بين تبذير ده. أو جا بابين أو شتاني كحلالا زور زار برا برزكانيكم خلق وا اللي راهن دراوة كابراي مسلمان دبي لها مكس فقير تربي لها مكس روت ورزال تربي لها مكس خاني لي مكس خلا تربي ساري لها مكس شبري وتربي جلو برجي خوي وتينكا بيلاوكي خوي صبوغنكا سرو جويلاتي خوي دانينيتن خوي نشواتن يعني لوانيه او لهنديك قوناغ مرحله دايان استاج دغدا بخلچ كوا تصور كا او انسان وابو مسلماني زور تاك بس او واي لا زاري او حلالاني كلا دنياهن بهمو اصناف كان يوا خوای گەورە بۆ ئیماندارانی خەڵق کردووە هەرچی کە حەڵاڵی ئەو دنیای هەیە خوای گەورە بۆ ئیماندارانی خەڵق کردوون قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق كذا فرمي قل هي للذين آمنوا في الحياة الدنيا بلام في الحياة الدنيا غير مسلمانش مشاركة دكا لەگەڵ ئەو حەڵاڵ و ئەو شتە چاکانەی کە خوا خەڵقی کردوون. شێخ عوثێمین بە ڕەحمەت بێتن قسەیەکی زۆر جوان دەکات دەفەرمێ یەکێک لە عەزابەکانی کافران
لشرح أو حديثي لرياض الصالحين هنا بيتي دفرمي عذابي كافران يشك لعذابك كإيمان نين بكارهناني حلال كان بوي كشرتي بكارهناني حلال كان لدنيا سيا إيمانا أجر إنسان إيماني هبو محاسبة ناكري لسر أو حلالاني كخواي جوري تبارك وتعالى بوي خلق كردون بلا ما كابر إيماني نينا دفرمي خواي جوري محاسبة يدك لسر أو حلالاني كلدنيا خواردني بيزق لو حراماني ك دي خوات لبروش تماشا كان برا برزكاني خم لدولتي إسلامي يكم دولة سردمي پیغمبري خو عليه الصلاة والسلام زۆر جار هەڵەی ئێمە ئەوە بوو مەسەلەن هەندێک حاڵەتی تایبەتمان هێناونەوە لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە ژیانی ئیمامی عومەر بە خەڵکمان ڕاگەیاندووە کە عەلە ئەساس ئەوە نیشانەی موسڵمانەتی و دینداریە کە کاورە هیچی دەماڵێدا نەبێت ئەوە نییە دەڵێ کاکەوە ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەموو ماڵی خۆی بەخشی لە پێناوخوادا ڕاستە بەڵام ئایا هەموو ژیانی ئیمامی ئەبوو بەکر وا بووە کە هیچی دەماڵێدا نەبێنە وەڵڵا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێ هاتۆتە دەر لە برسان لە ماڵێ وایە هاتۆتە دەر لە هیچ ماڵێکیش نەبوو بەڵام هەموو ژیانی ماڵی پێغەمبەری وا بوو نەخێوانە ئیمامی ئەبوو بەکر وا عومەر وا بۆ نەخێوانە بووە ئەگەوە باە کاتێک کە ئیمامی ئەبوو بەکر دەکرا خەلیفەی موسڵمانان کاتێک کە دەچێ ئیش دەکا لە بازاڕی ئیمامی عومەر پێی دەگا دەفەرمێت چ دەکەی دەڵێ دەچم کەسابەت دەکەم دەڵێت و کراوی خەلیفەی موسڵمانان پێ دەڵێت چ بکە بخۆ ماڵ و منداڵیش پێویستیان بە ژیان و مەعیشەتە چ بکەین دەڵێ معاشێکت بۆ دەبڕینەوە معاشەکەم چەند بۆ دەبڕنەوە 300 دیناری زێڵی بۆ دەبڕنەوە ساڵانە لەگەڵ چەند سەرە حەیوانێک ڕازی بەیانی دێتەوە دەڵێ وەڵات تەماشا دەکات تورەکەکەی بەشانیەوە دێتەوە بازاڕی ئیش بکات دەڵێ بەشم ناکاتن ئەوەندە ساڵانە بۆی زیاد دەکەن بۆی دەکەنە 350 دیناری زێر ساڵانە لەگەڵ چەند سەرە مەڕێکی سەرە حەیوانێکی ئەو جا ڕازی دەبێت عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێسێ ئەوەندە دەوڵەمەند بووە کە دوو جاری زاوای پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر دەوڵەمەندایەتی خراپ بایە و ماڵ بە حەڵال پەیداکردن خراپ بایە پێغەمبەری خوا دوو کچی نەدەدانێ یعنی سێ جاران بە ماڵی خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مژدەی بەهەشتی پێداوە تەجهیزی جەیشی عوسڕەی کردووە کە هەندێک لە زانایان دەفەرمونون 800 وڵاغ هێناویەتی بۆ مجاهیدین بە بار و بە خواردن و بە چەک و بە هەموو شتەوە تەسلیمی کردووە جا حسابی خۆت بکە قافڵە هاتۆتە مەدینەی هەموو قافڵە ئیمامی عوسمان بووە هەموو تاجیرەکان لێی کۆبوونەوە کاکە دوو دەدەینێ 100 دەدەینێ 100 دەدەینێ کاکە زۆرتریان پێداوە چەندیان پێداوی 100 و زیاتر لێوە کاکە بەمە نادرێت چێ پێداوین خوای پەروەردگار تەبا هەمووی بەخشیوە ئەگەر هەندەی نەبیتن هەندەی نابەخشیت عەبدوڕەحمانی کوڕی عەوف بێنە چێ بێنە کەواتە لەناو خوای گەورە وای کردووە خەڵکێکی دەوڵەمەند کردووە ئیمتیحان و ئیبتیلایە خەڵکێکیشی فەقیر کردووە ئیمتیحان و ئیبتیلایە هەردووش بەڵام ئیمتیحانی دەوڵەمەندیەکە قوڕسترە لە ئیمتیحانی فەقیریەکە ئەو جابرا بەڕێزەکانی خۆم خوای گەورە تەبارەک و تەعالە لە چەندان ئاەت قاعیدەیەکی داناوە دەربارەی معاملەکردن لەگەڵ حەڵاڵەکان دەفەرمێ ئەلیەومە ئوحیلە لەکم الطەیبات قەزیەکی باس کردووە چکە ئێمە بەتەنها ناژین ئاگاتان لەو قەزیە وردانە بێتن دەوڵەتی ئیسلامی کە پێغەمبەریشی تێدا بوو عەلەیهی سەڵات وسەلام جوولەکەی تێدا ژیاون نەسڕانی تێدا ژیاون هەمووی تێدا ژیاون لە دەوڵەتی ئیسلامیدا لە مەدینە کە پایتەختی دەوڵەتی ئیسلامی بووە لەبەرەوەش خوای پەروەردگار دەفەرمێ وطعام الذين اوتوا الكتاب حل لكم وطعامكم حل لهم تەماشا کە دەفەرمێ هەرچی کە طەیباتە پاکە جا نەهاتوە حیسابی کا یەک و دوو سێ وەکو گوتم ئەسڵەکە لەوێن دەرێ دەستکراوەیە و ئیباحەیە ئەو شتانەی کە حەرام کراون ئەوە دەبێ بە
نەسی شەرعی بێتن. لەبەرەوە دەفەرمێ خواردنی ئەوانەی کە ئەهلی کتابن عەفوەن جا ئێستا لەوانەیە خەڵکێک بڵێ وەڵام مامۆستا جا ئاخر ئەهلی کتاب نەماون لەسەر زەوی لەبەر چی؟ لەبەرەوەی دەڵێن عیسا عەلەیهی سەڵات وەسەلام کوڕی خوایە وانە؟ دەڵێن سێ قاعیدەی تەثلیثە هەیە دەڵێ ئەوانە کاکە ئەو شتانە هەمووی لە سەردەمی پێغەمبەری خوا هەبوون عەلەیهی سەڵات وەسەلام. خوای گەورە تەبارەک وتەعالا کە خۆ قورئانی بۆمە نازڵ نەکردووە کە ئەو شتانە باز دەکاتن. بۆمەی نازڵ کردووە؟ بۆ پێغەمبەری نازڵ کردووە عەلەیهی سەڵات وەسەلام کە جوولەکە و نەسڕانیەکانی لەگەڵدا ژیاون. لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة تازە نازل بووە تازە نازل بووە کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێتن نەهی لەوەی دەکا کە عوزەیر کوڕی خوا بێ مەسیح کوڕی خوا بێ نەوەڵ هەمووی بۆ پێغەمبەر نازل بوو عەلەیهی سەڵات وەسەلام. لەگەڵەوەشدا نەهاتوون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بڵێ وەڵا جا بێنی خەڵکی کۆ کاتەوە کاکە تۆ ڕێیچە دەربارەی عیسا ئەتۆ ڕێیچە دەربارەی عوزێر داخۆ چ دەڵێن ئەوی بڵێ کوڕی خوا وەرنە و لای خواردنی ئێوە حەرامە هەموو قاعیدەیەکیان بەسەر داسەپێنراوە دەڵێ کاکەوانە ئەهلی کتابن حەتا مەجووسەکان ئاگرپەرستەکان فارسەکان تویانە معاملەی ئەهلی کتابیان لەگەڵ بکەن. بۆ چکە هەندێک قەزیەی شەرعی لەسەر متەڕەتیب دەبێت خواردن و خواردنەوە ژن و ژن خوازی. ئەو دوو بابەتانەی خوای پەروەردگار تەبارەک وتەعالا باسی کردو بۆی کە ئینسان ئاگای لێ بدەفەرمێ والمحصنات من المؤمنات والمحصنات من الذين أوتوا الكتاب من قبلكم ئەوانەی کە ئەهلی کتابیشن ژنەکانیان بۆ ئێوە حەڵاڵە بەڵام ناکرێن گۆژنەکانی خۆتان بدەنەوە. لەبەرەوەش ئەو زوڕیەتەی کە پەیدا دەبێت ئەو منداڵانە دەچنەوە سەر باوکی زیاتر لەگەڵ ئەو بی ئەو مجتەماعی کە تێکەڵاو دەبن ئەو دینەی وەردەگرن. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم ئەو قاعیدەی حەڵاڵ و حەرام و ئەوانە زۆر گرنگە ئینسان لێی حاڵی بێ وەکو گوتم لە حەڵاڵەکەی کابرا ئیسراف نەکات تەبذیر نەکا و لە حەڵاڵەکەی کابرا زێدەڕۆیی نەکاتن وەکو پێغەمبەری خوا حتا بۆ خواردن و خواردنەوە عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خراپترین ویعا خراپترین دەفر کە ئینسان پڕی کە ورجی خۆیەتی مەعیدەی خۆیەتی دەفەرمێتن بیکەنە سێ بەش یعنی کەمترین خواردن بخۆن ئەگەر هەر نابیکەنە سێ بەش بەشێکی با بۆ خواردن بێ بەشێکی بۆ خواردنەوە بێ بەشێکی بۆ هەوا بێتن. ئەوە زۆر گرنگە بۆ خۆمان. بەڵام شتێکی دیکە هەیە برا بەڕێزەکانی خۆم ئینسانی خوا پێدا و لە حەڵاڵەکان خوا پێی خۆشە پێیوە دیار بێت ئاگات لێبیت. ئەوە نییە بڵێ وەڵا خوای گەورەیەک دنیا بە تۆ دا وەڵا با خۆ فەقیران بسوێن و با فەقیر زجیان بەخۆ نەسووتێتەوە پێچەوانەی شەریعەتەوە بەڕاستی دەبی پێتوە دیار بێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ إن الله يحب أن يرى أثر نعمته على عبده دەڵێ خوای گەورە پێی خۆشە شوێنەواری نیعمەتەکەی دیار بێ بەسەر عەبدەکەی کە پێی داوە. جلوبەرجی جوان پێچەوانەی تەقوا و وەڕع نییە. خانی خۆش پێچەوانەی زوهد نییە. سیارەی فاخیر پێچەوانەی ئەوە نییە وەڵا کابرا بڵێ وەڵا فەخر و تەکەبوری بەسەر خەڵک ناوەڵڵا. بەڵام بە شەرتێک ئینسان ئەگەر ئەو نیعمەتانش کە خوا پێی داون و سیارەی زۆر چاچشی هەبێ و خانی زۆر خۆشیشی هەبێ و جلوبەرجی جوانیش دەبکا و گوڵاو و بۆنی خۆشیش بە خۆداکا بەڵام لایەنی زوهد و عیبادەت و خواپەرستیەکەی خۆی ئیهمال نەکات لێشی ببەخشە خێر و خێراتیش بکە ئەو ماڵەش بادوورت نەکاتەوە لە عیبادەت و خواپەرستیەکان لە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتەی ئەو حەڵاڵەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردووەوە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا لە چەندان ئایەت و فەرموودە باسییان کردووە بۆمان بەیان دەبێتن و ئەتوانین معاملەیەکی تەندروستی لەگەڵ بکەین. خوای گەورە عاقبەتمان خێر بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن و ئەگەر تەمەن باقی بوو لە دەرسی داهات و باسی حەرام دەکەین و حەرامەکان مەحدودن. خوای گەورە بە ئایەت باسی کردوون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە فەرموودەی خۆی فەرموودەی سەحیح باسی کردوون
و لەبەرەوەش کە حرامەکان ژمێردراون ئاسانن ئینسان لە بەریان کاتن، ئاسانن ئینسان ئاگای لێ بێتن، قاعیدەیەکی عامە. بەڵام ئێمە ناین بین یەکێک باسییان کەین، بەڵام باسی ئەوە دەکەین ئەو شتانەی کە حرامن کە نەهی لێکراون ئینسانی مسلمان دەبێت چۆن خۆیان لێ پارێزیتن و ئەوجا ئەو قاعدە زێڕینەی ئەو وەسایە عەشر کە زۆر وەسیەتێکی گرنگە خوای گەورە تەبارەک و تەعالا بۆی داناوین ئاگامان لەو قەزیانە بێتن بۆی کە ئینسان قەرزدار و بەرباری دوا ڕۆژ نەبێتن و خۆ بپارێزین و بە تایبەتیش حرامەکان برا بەڕێزەکانی خۆم طبیعەتێکی ئینسان وایە هەموو دنیات لێ حەڵال بێ یەکشت لێ حرام بێ دڵت بۆ ئەو دەڕوات. ئەنە ئێستا بڕۆ غورفەیەکی ئەو غورفەیە بڵێ کاکە ئەو شتانە هەرچی کە بەکاری دێنی بەکاری بینی لێرە بەس دەست لەو کلینگسەی مەدا لێت دەبێتە مەڕاق لۆ دەستی لێ نەدەم دەبێت چ بێتن دەبێت شتێکی تێدان دەبێت هەزار دەبێت تا ئاخیری دەستی لێ دەدەی. ئادەم عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە بردیە بەهەشت هەموو شتێکی گوتی ئادەم عەلەیهی سەڵات هەرچی کە دەخۆی ڕێپێدراوە بوو جا دەبێت چەند شتی تێدا بوو بێت چەند شتی تێدایە خوا بەخۆی دەزانێت بەس نێزیکی ئەو دارەیمە بۆ هیچ خۆ قەدەری خوای گەورە وایە دەبێ بیخوا بەڵام مەبەست نەفسیەتی ئینسانە ئادەم عەلەیهی سەڵات وسەلام دەچی لێوێندەری دارەکەی دەخوات. لە دەرسی داهاتوو ئینشاءڵڵا دەچینە سەر ئەو حەرام کراوانە و فەقەڕەی دووەم لەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.